پیرۆزبایی لە مسلمانانی عێراق و کوردستان دەکەین و پیرۆزبایی لە شاری خۆشەویست و ئازیزی خۆمان دەکەین. خی گەورە جژنی قوربان بکاتە مایەی خێر و خۆشی بۆ مەلایەکمان و بێتە مایەی کۆتا ناخۆشیەکانمان. ئەم نەخۆشیە و ناخۆشیە لەسەر هەموو لایەکمان دابدا اللهم ئامین. ئیماندارانی خۆشەویست، جژنی قوربان تایبەتمەندیەکی خۆی هەیە. ئەوش ئەوەیە ناسراوە بە جژنی قوربان، ناسراوە بە یەکێ لە هەرە گەورەکانی شەعائیری ئاینی ئیسلامی پیرۆز. کاتێ ناوی جژنی قوربان دێنین یەکسەر فکرمان دەچێت بۆ ئەوەی کەوا وەلای یەکێ لە پێغەمبەران کە نەبی ئیبراهیم و چۆن کوڕەکەی سەر دەبڕێت. ئەوش خۆتاقیکردنەوەیە کە خی گەورە پێیەدا لە تەمەنێکی زۆردا تاقانەیەکی هەیە 80 ساڵی. ئەم تاقانەش پەروەردگار پێغەمبەرەکەی تاقی دەکاتەوە ئایا بزان ئەم پێغەمبەرە ئامادەیە کوڕەکەی جەرگەکەی دڵەکەی سەر ببڕێ لە پێناوی خوادا، چونکە تاقیکردنەوەیەکی یەکجا گەورەیە، یەکجا گەورەیە. هەموو کەسێ لەم تاقیکردنەوە دەرناچێت خوا بەنامەندا. ئەوە بۆ ئیبراهیم عەلەیهی السەلام جێبەجێی کرد و ئەو بۆ ئیسماعیلی کوڕشی کەوا فەرمانی خوای جێبەجێ کرد بۆ لەگەڵ فێرانیدا. ئەمە دەستێکی گەورەی تایە ئینسانی ئیماندار ئەبێ لە دنیادا تەسلیمی فەرمانەکانی خوا بێ، تەسلیمی قەضا و قەدەر بێ، تەسلیمی ئەو فەرمانانەی کە لە دنیادا هەر خۆشی و ناخۆشی دێتە سەرتا بێ. ئینسانی ئیماندار ئەبێ ئینسانی بڕوادار ئەبێ تەسلیمی بێ و ڕازی بێ بە قەدەری خوای پەروەردگار. ئیماندارانی خۆشەویستەوە بۆمان دەردەکەوێت یەکەم دەرس لەم دەرسانە بیر و باوەڕ. ئینسانە بێ دینێکی دامەزراوی هەبێت لە هەموو کات و ساتێکدا ئەم دینە ئەم بیر و باوەڕە لە دڵیدا سابت بێت. ئینسانێک لە تەماشاکە لە قسڵەی نەبی ئیبراهیمەوە لەوە فێر دەبین کە چەندێ ئەمانە خۆڕاگر بوون، فەرمانی خوایان جێبەجێ کرد، هیچ عودرێکیان نەهێناوە. دووەمیان شەوەیە کاتێک خوای گەورە ئەمری کرد بە ئیبراهیم، وتی ئەی ئیبراهیم کوڕەکە سەر مەبڕە و ئەمری دا کە ئەو چەقۆیە سەری نەبڕێ. ئەوە بوو خۆشیەک دڵفراوە، دڵخۆشیە کات بۆ هەمویان، بۆ خۆی و کوڕەکەی کارگیان پێغەمبەرن. ئەو کاتەش پێمان دەڵێ جەژنی قوربان ئەبێ هەموو لایەکمان دڵمان خۆش بێ، چونکە پێغەمبەر گیانە فەرمی عەلەیهی السەڵات وەسەلام یەوم النەحری وأيام التشريق عيدنا أهل الإسلام، فرميتي أفضل الأيام عند الله يوم النحر. وكان يروجي سربري وروجكاني ترك بدوايا شوالت أول شيء أو جشن أهل الإسلام وتام روجان روجي خوشية ظلمان خوش به أو أنيشي خاي يورد ليان ناخوش ليان خوش بكا چونکە هەموومان ئەبێت تەسلیمی قەضا و قەدەری خوا بین. ئەگەر هەر کەسێکمانش کە دڵمان ناخۆشە و ئینسانی ئیماندارش ئەبێت بزانێت جەژن واتە جەژنی خۆشی و شادی، بەڵام لە سنوور و ئەندازەی خۆیدا لەوە زیاتر دەرنەچی ئیمانداران. و هەروەها بزانین ئیمانداران خۆشەویستان ئەوە بزانین لەم قیسەی ئیبراهیمە چیمان دەست ئەکەوێت؟ خۆشەویستی تەماشا بکەن باوک چەندێ خۆشەویستە بۆ کوڕ، کوڕ چەندێ خۆشەویستە بۆ باوک، بۆ خێزان چەندێ خۆشەویستە بۆ پیاوەکەی. ئەمە پێمان دەڵێ ئیمانداران لە بینی یەکدا چاک بن، لە بینی یەکدا باش بن، یەکتان خۆش گەرەک بێ. خۆشی بۆ خۆتان و بۆ دەوروبەرتان حەزکەن مسلمانان لە خۆشی یابن. ئەمە زۆر گرنگە. دەردی سێهەممان وەری دەگرینەوە و دەردی چوارەممانشەوەیە ئینسانی مسلمان هەبێت برایەتی و تەبایی و یەکریزی لە نێوانی مسلماندا. لەم قیسەوە فێر دەبین. و خاڵێکی ترش ئەوەیە لە ناو کۆی ئەم خاڵانەدا و جەژنش بە تایبەتی زیاتر بۆ ئەمە ئیمانداران. ئەم جەژنەی کە ئێستا ئێمەیکەین هەر نوێژ نییە و بڕۆین. ئیمانداران هەتا ئێستا کە زۆرینەی لە مسلمانان بەداخەوە لە نوێژ تێنەگەیوە دوێژی جەژن بەداخەوە زۆر جار وازانەیە جەژن بێ دوور کات نوێژکەی و بڕۆیتەوە قوربانێکت بکەی. ئەمە هیچ کامنی جەژن نیە ئیمانداران. جەژنی قوربان و ڕەمەزان دەزانن چییە؟ مسلمانانی خۆشەویستکردن ئازاییە. تۆ ئەڕۆیتەوە مسلمانان نابینی، ئەی بە کێ ئەڵێی خوا لە من و لە تۆ قەبوڵ بکات؟ بە کێ ئەڵێی؟
بۆیە ئەمە زۆر بایەخ نادەین لە ناو ئێمە بەس و شێیە لەسەر زار دەرەچێ من ئەڵێم گردنت ئازارێ لە دڵەوە نییە بە زبانە پشتم لێ کردی هەزار و یەک قسەت پێ دەکەم ئەمڕۆ ئەم زەمانە ئەمڕۆی وایە ئیمانداران نابێ ئەمە وایە چونکە جەژنەکان واتە گردنئازایی واتە سێمپاچی واتە دەروونپاچی واتە لێ ئینسانی ماندان خاوەنی حەقد و بغض و کینە نەبێت هەمووی فڕە بدا ئەگەر وابین بەڕاستی ئەوەی من جەژنەکەین جەژنی ئەمڕۆ بۆ تامینیە ئیماندارن بۆی دڵمان پاک نییە بەرامبەر پیاوە بەتەمەنەکان ئەزانن لە ئاوایە کە 20 ماڵ بووە ئەم 20 ماڵە ئەتوت یەک ماڵە ئێستا یەک ماڵە بەڵام 20 ماڵە 20 دڵە هەر دڵی لەلایەکە عەکسی جارانە بۆیە خۆشیەکان تۆراوە ڕۆیشتووە هەرچیەکەی ناگەڕێتەوە چونکە دڵەکانمان پیسە چکە دڵەکانمان پاک نییە بەیەکەوە ماڵی دنیامان هەیە بەڵام چی سوودیە من دڵێکی حەقد و بغض دای کردووە پاک نییە زەلامی ئینسانی وایە دگانی خێر بە یەک نەفەرانانە یەک باسی هەرچی بۆ دەکەی ئیلا بێعیبێکی لێو دۆزێتەوە ئیمانداران خۆشەویستان ئەبێ لە جەژنا فێری ئەوە بین دڵمان بەرامبەر بە یەک پاکەینەوە دڵمان بەرامبەر یەک ساغکەینەوە خۆمان ساغکەینەوە هەرچیمان هەشەیە بێ ڕوبەڕوو نەکوا خوانەکە لە پاش بلا بێ ئینسانی ئیماندار وریا بێ جەژن واتە گەردنئازایی جەژن واتە گەردنئازایی جارانیان وتار زۆر درێژە ئیسە وتارێک درێژ نییە چەند دەقەیەک و دەڕۆی بەڵام هەر خەفێر ئەم عادەتە بۆ خەڵک ڕاتەوە و دوایە شەبینی دەرگاکەی داخستەوە بە زۆر نایێتە دەرەوە هەندێک یەک خەوتووە لای ئەو جەژن واتە خەوتن جەژن یعنی دەرگا داخستن جەژن یعنی دڵ داخستن جەژن یعنی عەزل لە خەڵک دوور لە خەڵک بی نەچیکە ناو خەڵک جارێ جەژن نهاتووە هەموو شەو جەژنە پیرۆزەی کردەتە جەژنی چی بکەین جەژنی چی بکەین ئێمە من تێناگەم جارێ جەژن نهاتووە هەمووی لە فەیسبووکەوە جەژنی کردووە بە تەلەفۆن جەژنی کردووە کوا جەژن هاتووە جارێ تۆ جێڵی فڵان کەس جەژنت پێوە بێ کوا جەژن هاتووە لە ئێستاوە جەژن لە دوای ئەم ساتەوە جەژن چۆن قوربانیەکەت پێشی جەژن ڕەوانیە جەژنە پیرۆزەکەتی ڕەوانیە چۆن ڕێگا بە خۆتە دەی پێشی جەژن تۆ جەژن پیرۆزی بکەی لە خەڵک شتی وامان نەبینی ئەگەر وابێ دەی با ئێمەش بۆ خۆمان قوربانیەکە شەو سەر ببڕین و تنەین بۆ مزگەوت و جەژن نەکەین باش شتەکان کاڵ نەکەینەوە بۆ ئەو شتە باشە بەڵام کاڵ یەکاتەوە جەژنەکەمان کاڵ ئەبێتەوە بەڵکو بینی لەوە باشترە بە تەلەفۆن باشترە لەوەی کە بەنامەیە ئەمە محەبەت دێنێ من کاتێ تەلەفۆن بە تۆکەم فڵان کەس جەژن پیرۆز بێ گردنم ئازاکە ئەمە زۆر گرینگە جیاوازی هەیە لەسەر ئەوەی نامەیە بنێرم بۆ تۆ ئیماندارانی خۆشەویست ئەبێ گردنئازایی لوبی جەژنەکان بێ زۆر بایەخی پێ بدەین و زۆر ئەبێ ئیشێکی سەرەکیمان بێ ئیماندارانی خۆشەویست لەم ڕۆژانەدا قوربانی دەکرێت قوربانیشەوەی ئینسان بتوانێت بەدەستی خۆی سەری بڕێت بسم الله اللهم أكبر ئەوەش دەڵێ ئەو کەسەی کە سەری دەبڕێت اللهم هذا مني ئەمەی منم خوایە بۆ تۆ ئەیتر بۆ خۆت و ماڵ مناڵت مردووە کێیە ناویان دێنی هەمووی وات سنەتە خۆت بە دیارێ و بێگەر بتوانی و لەگەڵ ئەمەشدا مراعاتی پاکێتی بکەن ئیمانداران هەموو کە ناودوو بوو ئەوانەی کە بۆنی دێ لە هەموو شوێنێکا فڕێی مەدەن ویا بنمەشنە سەر قەبرستان ئەم ڕۆژانە جەژنی قەبرستان نییە جەژنی زیندووە جەژنی مردوو نییە مەچن بۆ قاعە و بۆ تاقاعە نەماوە بەڵام مەچن بۆ ماڵان بۆ تەرزێ ڕجاتان لێ یەکەم بەڵام ئەڕۆن بە ناوەی جەژنەوە بڕۆن غەیری جەژن دروست نییە بچی بۆ ماڵێک کە بە ناوەی تەعزیەوە ئیمانداران و هەروەهاش ئەگەر کەسێ لەم ڕۆژانەدا مردووە ئەو قەزا و قەدەری خوایە جیاوازە بەڵام ئێمە وامان لێن جەژنەکەمان بکەینە جەژنی ناخۆشی ئەبێ وریابین هەتا بتوانین جەژنەکانمان گەرم و کوڕتر بێ یان گەرم و بڵێن زۆر بە گەرمەوە جەژنە پیرۆزەی لە یەکتری بکەین خوای گەورە هەموو لایەکمان مەحفوظ بکە عاقیبەت خێرمان بکە جەژنمان پیرۆز بکە سەڵمان بەرامبەر بە یەک پاکاتەوە خوای گەورە ئەوەی چاکەی بۆمان بێنێ ئەوەی خراپەی لێمان دوور کاتەوە بابەتی تر زۆرە بەڵام حەز ناکەم لەمە زیاتر ئەزیەتتان بدەم گردنم ئازاکەن و یا ڕەبی هەزار و هەزاران جار گردنی هەمووتان ئازادەوە صلی الله علی محەممەد وعلى آله وصحبه أجمعين.